ئەو کاتتان با شاوڕێیان ببوو دێنێ من پەیمانم پێتاندا کە پەیوەندیش تەلەفۆنی هەواڵە بوو بە کرد پارێزگاری سلێمانیتان بۆ بڵاوکەمەوە ڕێک نەکرد بە هەر حاڵ ئەوڕۆ ئەو بۆتان بڵاو دەکەمەوە بە بروسکی زەردەوە ڕەخنە لە کاک هەواڵی ڕێکشین دەگرین. ئەوڕێ من باوەڕم بەوەی هەیە ئێمە دەبێت زۆر بەڕاشکاوانە قسەی پشتەوە بخەینە سەر شاشە و نووسینەکانمان کیبۆردەکانمان، بەڵام بە زمانێکی بەڕێزەوە نەک بە زمانی سەجاعە کە دەڵێم سەجادە لەبەرەوەی لە سەجادە سڵ لە هیچ وشەیەک ناکرێتەوە. نووسین و قسەکردن ئەتەکێتی خۆی هەیە، یەکێک کاگە بە زمانەشی زبر باوا بڵێ زمانەشی زبر قسەی کرد فەرقی چێ لەگە سەرسەریەک بە هەر نووسەربی چالاک وان بی ئیلاعلاق ببی خەڵکی ئۆپۆزیسیۆن بی. هاوڕێیان سێی مانگ من کاک فەرهاد کاک فەرهاد گەنجێکی بێر هەیە لە کەنەدایە گوتی ئەمن گوتارمدایە هەواڵە بکەرەستایە و میشلام خەبەرە ینی بەڕاستی ینی پارێزگاری هەرو کە سلێمانی ساسک لەناوڕاستی تۆ تەلەفۆنم بۆی کرد وەڵامی خۆی دایتەوە ئێستا کە دوای ئەو دێتە سەری بۆیە هیچ نابڕم ئەو هەشتنەوە دەقەی هەیە هەمووی بڵاو دەکەینەوە ئەو بابەتە وەڵامی خۆیدا و کابرا ڕێی خۆیەتی چەند ڕاز دەکات چەند ڕاز ناکەوت نازانم ینی لەبەرەوەی لە مۆقعەکە نەبووم، بەڵام دوای ئەوە من بۆ خۆتان دەزان زۆرتان بەتایبەتی چەند مانگ لەمەوە بەر داری وبەرد بە منی گوتیە پەیوەندیش تەلەفۆنێکە هەواڵە بووە پیش بکە بڕوا بکە تەلەفۆنم بوو برم نامەم بوو بە جێشتیە ئەڵێ بە نامە جوابت دەدەمەوە ئێستا پێی دەڵێم دەڵێ نەمزانی ئەتوی علم ناوی من یعنی چەند مانگێک لەمەوە بەر قەتی بە خەتی کوردستان تەلەفۆنم نەکردیە بە سوی دەم کرد قادر نادەریشی لەسەر بوو. بەهەرحاڵ ئەوە شیز گوتم باشە کاک فەرهاد کاک هەواڵەوە پێکەوە با دیدارێک دانێ وتی 15 مانگ 16 مانگ من تەلەفۆنم لۆ کرد دوای 14 ڕۆژ تەلەفۆنم بۆ کردیە هاوڕێیان سەیریکەن چ یعنی پێی دەڵێم کاک ئەمە دەمانەوێت قسە لەگە بکەین بە بیری هینانەوە یعنی هەر بە نیو دەقەیەک باش کاکەماڵ چۆن باشی وەڵا کاکەوەڵ ئەو ڕۆژێکی قسەمان کرد دوای 15 مانگ قسە بکەین ئاساییە وەختم هەیە ئێستا نازانم چ وەختێک ئەگەر هەوڵ بدەین وەختێک بگونجێنین بۆ هۆرتی لایەک چکۆمیشتری بە برادێک بڵێن لە ڕووی تەکنۆلۆژی ئەو دەرە سڵاو و ڕێز گیان لە کاتێکی گونجاو دەجواب دەدەمەوە 16 مانگە 23 مانگ جوابی منی دیسان ئاگادارم کردەوە تەمەشاوەڵ کاتت باش برا خۆت زانە 16 مانجیەوە وادەدا جواب دەدەوە بەهەرحاڵ بۆ من کێشە نییە بەس گلەیم لێ مەکە دوای ئەوە ئەگەر شتێکم لەسەر نووسیان بڵاو کردم ئەڵێ سوپاس ئەڵێم ئەو سوپاسە یعنی چی؟ بە قوربان سوپاس یعنی چی لەگەر ئەو جملە لەگەر ئەو دەقەی ئەمە یعنی ئەزانی نوقتەکە لێرە چیە کە ئەو دەمی لە برۆکسل وتی لە دوای 15 مانگ دەقتەبیە کابرا مەشغوڵە ئیلەیە لە دوای 15 مانگ لۆی دەکەم یعنی سەزکمان ڕایژیش ئەڵێ لە کاتێکی گونجاو ئەو کاتە گونجاوە چەندە دای ئەوە یعنی خۆی خۆ دەزینەوە ئەندەزانی چ هاوڕێیان بڕوا بکە من هەست پێ دەکەم ئەوانە دەزان ئێمە ئەو پرسیارانیان لێ دەکەین کە کەسکی نەکردینە دەست و لە خۆیان دەترسن لە خۆ حتا دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی پێشووی ئەوە دیسان ئاوە هەوڵمدا من پەیمانمدا بە ئێوەش کە هەندێک دیدار بکەمێکە خەڵکی ئۆپۆزیسیۆن ڕەخنەگر با کاکە ڕەخنە لە خۆمان بگرین خەلەلەکان بزانین لە چێندەرا و ڕەوشی ئۆپۆزیسیۆن و هەتا ینی بە پۆزەتیف هەوڵ بدەین نمونەی ئۆپۆزیسیۆن و یعنی هەندێک جارە خۆمە دیدار دەکەین پۆزەتیف شاندانی کەسایەتیەکانمانە هەڵوێستەکانمانە ئیلی ئاخر کەچی لەوەش دکتۆر یوسف پاشەکشەی کرد با بۆ کاتشکەبی ئەو تو پێ لێ بەڵام دەبی بزانن یعنیانە ئەوش گوتی لیگەڕێ دوای ئەوە دوای ماوەیەکی زۆر مانگەش کرد تەلەفۆن بۆ کردەوە نامەمان بەدەنگێک ئەڵە لیگەڕە بۆ کاتێکی گونجاو ئەخ کاتی گونجاو کێیە یعنی وەچەوەیە هەر یەکە و یەک کۆمەڵ ئەرش دەرشتی گەورەی تاوانی پارتی وشێتی دەزانم بەس لیگەڕە لۆ زەمن کورە بابا یعنی کە زیندین کە ئەوانە دەسەڵاتن جورئەتە ئینسان
یان ئەوەتە بدێ ئەمە بڵاوکەنەوە کە ئەوانە ڕوخان تامی چییە نەوشیروان مستەفا کە مرد تامی چیە ڕخنەی لێ دەگرن ئێستا بە جددیمە هەندێ شێوەی ڕەخنە و جێڕانەوەی چیرۆگەیە ئینسان ئەوەیە کە زیندیە کە لە دەسەڵاتە تاوانەکانی باس یانی ئێستا چێ ئەوەیە تاوانی باز بکرێ بەنمونە کە باز لە مەیدان بدا بوو ئەو کات کە تاڵەبانی و نەوشیروان مستەفا لە ژیاندا بوون گرنگ بوو ئەو کات ڕاستیەکان بەشکم کابرا لە خۆی جوابی دەداوە کاکە سەنەوشیروان مردار و بەتەستی شتی مێژووی لەسەر دەجێڕتەوە بەنمونە نەک ڕەخنەی سیاسی کە ڕوودەدا بەهەرحاڵ ئیتر خەڵکی ئۆپۆزیسیۆن بەداخەوە ینی جورئەتیان نییە یعنی مناوانەوە نییە بڵێن یعنی حەزیان نەکردێ نامە پەیوەندیمان هەبووە لەگەڵەوان لەگەر ئەو بەڕێزانە هەوڵمدا شێوەیەک بیم کە چاوانیش خۆیان دەشاردنەوە خۆ نادەنا دیدارەکان ئەترسن پێشی ئەڵێمان یەک لەوانە کاگیسەوە تۆ بە ڕاشکایی پێڵم با بە هەموو پرسیارێک ناکەین دێم دەگەی هەر ئەڵێ لە کاتێکی گونجاو داکرێتەوە هەواڵە بوو بە کریژەوی بزانی کاچی من سەرۆکی گەورەترین وەحدەی ئیداری سلێمانی خەڵک ڕەخنەی هەیە سەرنجی هەیە داوای لە ئێمە دەکاتن یەک دنیا شت پێوەی ماژڵ وەڵا باشم بەخێر بێ بۆ ئەوروپا برا کاکە من ناوم قادر نادرە پرسیارێکمانە بوو وەڵاگە زەحمەت نییە سوپاس وتیان تووڕە بووی لەسەرەوەی هەندێک ڕەخنە گیراوە لە پارتی وێچێتی کۆنگرێت بەجێش بۆ کۆنگرەی کەنەکە تا چەند ئەو خۆشەویستەمان سەرۆکی پارتی کەسکی ڕۆژهەڵات بوو بەڵێ جوان قسەی کرد بەڵام دوایی گلەیی لە سلێمانی کرد بە وەکو ئیدارە تەوزیحم بۆیە خۆشی قەناعەتی کرد من تێکەڵی سیاست نابم ئیدارەیە بەس ئیدارەکە و ئیرادەی حکومڕانی لەلای ئێمە بۆ هەموو پارچەکان وەکو یەکە بەڵێ بە جیاوازێ ناکەین و خزمەکاری هەمووشیانین ئەتوانن لە هەموو لاکان بپرسن بەسە تو ئەوستا ڕەخنەیان کرد کەسێک بە ناوی کاک فەرهاد لە کەنەداوە وتیان دوای ئەوە یەکسەر هەڵسای تووڕە بووی بە سیارە دەرچووی لەوێ من ویستم بەڕازی بەلەوەی بکەینە خەبەر لەگەڵت قسە بکەین خۆش نییە هەنی ئەستا تە دەگەڕێەوە ئەو کۆنگرەی سبەینێ وەنیان دواتر من ئەندام نیم من میوانم هەتا ئەمڕۆ بۆم هەبوو بەشداری بکەم هەتا ئیستا بەرنامەکان تەواو بوو سبەینێ دەنگدانە بۆ ئەندامانی کۆنگرە من مافی دەنگدانم نییە بەر شتێک چوو بێت نەوەڵا خۆ حەفیزم لە هەمویان کردو چاوی هەموو لایەکم ماچ کردووە بەڵامی تر مافی دەنگدانمانی هەیە کۆنگرەکە ئێمە میوانی نازانم گرنگ لەسەر ئەوە تووڕە نەبی ئەی چییە دەڵێن دوێنش هەندێک ڕەخنە گیراوە کە باز لەوە کراوە خەڵک لە سلێمانی تیرۆر دەکرێت و وەڵامت دایتەوە بێگومان شتە ڕاستیە وەڵامی هیچ شتێکی وا ڕووینەوە من وتاری خۆمە ماوە هەمووشیان بەدڵیان بۆ هەمووشیان چەپڵیان بۆ لیاوم و یەک بێکیشیان دەستمان کردوتە ملی یەک هیچ مناقەشاتێکی نەتۆن نا ئەوە ڕووینەوە هەر ڕەخنەیەکی گشتگیرێکی لەسەر چاومان خۆ ڕوونکردنەوەی لەسەر شتەکان بەڵام شتێکی وا ڕووینەوە غەیری ئەوەی ئەمڕۆی ئەو خۆشەویستە ئەویش بەڕاستی مەبەستی ئێمە نەبوو مەبەستی ئیدارە نەبوو ناتێگەشتنێکە بوو ڕاست بوویەوە هیچ شتێک ڕووینەیە بەس کاک هەڤاڵ من ئەوە تەواوە لە بۆ هەندێم کرد بوو سوپاس دەکەم کە جوابت داوە کاکەڤاڵ بەس کاکەڤاڵ زۆر خەڵک داوا لە من دەکا پەیوەندی پێ بکەم با کاتێک دانێن بۆ وەختێک بۆ هەندێک وەزعی ناو سلێمانی ئەتو هەموو دیدارەکان لەگە خەڵکانێک بووە جیا بووە یعنی خەڵکەچێک جار زۆر داوا لە من دەکا لەگە کاکەڤاڵە بوو بەکرد پارێزگاری سلێمانی تەلەفۆن بکە یەک دوو جار نامم بۆ نارد قبوڵت نەکرد بە هیوام کاتێک دانێ با هەفتەیەش کەبی دە ڕۆژی کەبێ هەندە پرسیاری خەڵکت لێ دەکەی وەڵاهی ئێمە ئەمە پرسیاری خەڵک ڕۆژانە خەڵک منە ئەبینێ دەبێ وا ڕاستە و خۆ من ئەبینێ قسەم لەگەڵەکە چونکە منە پاسەوانمان هەیە نا دیواری کۆنکرێتیمان داناوە ڕۆژانە خەڵکی ئێمەمان بینێ ئەوەی لە ئەوروپاش پرسیارەکە خۆی تەلەفۆنەکە یان نامانێرێ جوابینەوە بۆ ئەوەش تۆت خوازێ بەسەر چاو بەڵام من تێکەڵی ئەو ململانی و سیاسی و بارودۆخانە نابم مەرج نییە هەموو زانیاریەک پشێکە لە میدیا بڵاوی بکەیتەوە بەڵام ئەکرێت ئەو زانیاریانی پەیوەندی بە ئیدارەکەی منەوە بە خزمەتگوزاریەوە بە مەسەلەی سەرمایە گوزاریەوە بە مەسەلەی ئیدارەدانەوە بە مەسەلەی پەیوەندی حکوومەت بە خەڵکەوە بەوانەوە هەبێ من هەمووی ئامادەم بەڵام لە جیاتی هیچ حیزب و لایەنێک بە حیزبەکەی خۆشمەوە جۆم نایەمەوە ئەوە نا بابەتە قسە ناکەم
کاکەڤاڵ بەزە تو مەسوولی ئەمنی ئەوە یەک مەسوولی ئەمنی سلێمانی وایانە دوو ئەتوو بە ناوانیە من مەسوولی ئەمنی سلێمانی نیم لە خۆپشاندانی ئەو ساڵی پێشەوە قسەمان کردووە و ئەگەر دەرفە دەبوو باسیەکەین مەسائلانە چۆنن چونکە یا بێ یاسا دیاری بکات چێ مەسوولی ئەمنیە وا بێ بەگوتم ئێمە حساب بە بەیانی ژمارەیەکی ساڵی 2010 شەکەین ئەو دەسەڵاتانە تیانە دیاری کراون نەک بە یاساکە ڕاستە بەس یاساکە خۆیش ناکات گرنگ کاکەڤاڵ ئێستا ئەتوو بە هەموو حاڵەتێک کۆمەڵێک سەرنجی سیاسی هەر دەپەڕێ خۆتون لەناو حزبێکی سیاسی و گوتاری سیاسی تەبووە و چی ئەو پۆستە دووەگرتێت تۆ ناتوانانی بڵێ ئێستا من ناتم بەڵام ئێمە قسە لەسەر سیاسەتی گۆڕان ناکەین ئێمە قسە لەسەر محافەزەی سلێمانی دەکەین کێشەکانی ئەو کێشانەیە خزمەت گوزاری نییە ئەمنیە هەموو ئەو شتانەیە بۆیە تۆ ناتوانی تۆ من لەو چوارچێوەی من ئەتوانم لەو چوارچێوەی باشە دەستوری دەسەڵاتی خۆم قسەکەم لە هەموو کاتیش قسەم کردووە لە هەموو شوێنێکیش قسەم کردووە ئەوەی ڕاستیش نەبێ نایڵێم ئەوەشی هەموو زانیاریێکیش لە میدیای زیان بە سوود بە خەڵک ناگەیەنێ چونکە بەڕاستیە بێ ڕاستی بەلای کەسێک بۆ تێ کە بێ بەدەمی ئەو ڕای گشتی دروستکە و چارەسەری بکە نەک تەنیا بۆ پاڵەوان بازی بێ نانە کاکەڤاڵ بۆ پاڵەوان نییە مە چ پێویستمەوە پاڵەوانە ینی کۆمەڵێک شتی مێژوویمە قسە لەسەر تۆ نییە قسە لەسەر تۆ نییە بەعام هەر من بە هیچ ڕۆژێک هیچ کاتێ بێدەنگ نەبوو بەردەوام من هەر کەناڵێک گەڵێت دەتوانی بە کەناڵەکانی ڕاگەاندن بڵێ درگامان لە کەس دانەخستووە بێدەنگ نەبووین هەتاکو یەکێکمان هێنێتە قسە بەردەوام من قساکەم ئەسڵەن گلەیی لەسەر منەوەیە کە زۆر قساکەم نەک قسە ناکەم بە هەر حاڵ کاکەڤاڵ ئێستا با کاتێک دانین لەسەر سیاسەتی محافزی سلێمانی چۆن ینی من دڵنیام وەکو مێت خۆشتان لەگەڵ تو دەرناچێ بە زمانەژی شێوەی تو جدا دەبی ینی من نامەوێ باسی ئەوەش کەم نازانم گفتوگۆیەک دەکەی آخر کۆمەڵێک پرسیاری خەڵکەکەیە ڕەنگی پرسیار بە ئێمە بدە مەرجیش نییە و پرسیارانەی ئێمە بیکەین 100% ڕاست بیت بەس ئێمەش ئیشمان ئەوەیە معاناتی خەڵک ئەو پرسیارانەی دێتەکنەمە خەڵکەکەیە دەنجی ناگاتەکنە تو دەمانەیە ئەو دەنگانە ئەی چۆن پەیوەندی بە ئێمە دەکرێت کاکەڤاڵ ئەی چۆن پەیوەندی بە من دەکرێت دەنێ ئەو پرسیارانەی لێ بکە یعنی یەک و دووش نییە خەڵکێکی زۆر پەیوەندی بڕوا بکە کاکەڤاڵی ئێستا نییە یعنی بڵێم ئەمن لەو 2 ساڵەی کە تەلەفۆن دەکەم خەڵکێک جا زۆر داوای لەم وتم کاکە جواب ناداتەوە نامم بۆ کاکەڤاڵ ئێستا کاکەڤاڵ نامەم بۆ نادی بڕوا بکە بۆ باشە کاکەڤاڵ بڕوا بکەم بە ڕەقەمی وایە من بە ڕەقەمی سوید نامەم بۆ نادی کاکەڤاڵ کات تێ تەلەفۆن بۆ بکەم و نووسیت بە نامە جواب لۆم بنێرە بە ڕەقەمی سوید ناوەکەم لە ڕەقەمەکەی من ناوەکەی لەسەریتی بەس نەمنووسی قادر شتەکە پەیوەندی بە منەوە بێ قسە خۆم تەلەفۆنەکەمەوە بۆ کەسەکە ئەگەر پەیوەندی بە منەوە نەبێ نەسەری خۆ من ئەشیانم نەیخەم وایە نانە کاکەڤاڵ ئێمەش پرسیار دەکەین لەسەر بۆ خۆت دەزانین لەسەر ڕەوشی ئەو دەسەڵاتانەی کە پارێزگاری سلێمانی هەیەتی باش ئێستا ئەوە ڕۆی تازە هەر شتێکی بڵێن پێویست ناکە ئێستا کە هاتیەوە کە چیەوە کوردستان ئەم 4-5 ڕۆژکە پەیوەندیت پێ دەکەم باشە بەسەر ئەو چاوە هیچ پەلەمانیە و بابەتانە هیچ کۆن نابی سوپاس دەکەم سوپاس بۆ وەڵامەکەی خۆشحاڵ بووین سەرچاو کاکەڤاڵ سەرچاو